برئيس دكتور آلان حمد سعيد وزيری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان، بەڕێز جەنابی کاک شیفا بارزانی، بەڕێز کاک ئیسماعیل کامیل سەرۆکی کۆنفیدراسیۆنی ڕەوەندی کوردستانی لە دەرەوەی وڵات، بەڕێزان ئەندامانی کۆمیتەی ڕێبەری کۆنفیدراسیۆنی ڕەوەندی کوردستانی لە دەرەوەی وڵات، بەڕێزان ئەندامانی ئەنجومەنی وەزارەتی پەروەردە، میوانە بەڕێزەکان، ڕاگەیاندکارە خۆشەویستەکان، هەموو لایەکان بەخێر بێن. ئەمڕۆ بۆ وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ ڕەوەندی کوردستانی ڕۆژێکی مێژووی و گرنگە بەڕاستی کە ئەمڕۆ یادداشتنامەیەک لێرە واژوو دەکرێت لەلایەن جەنابی وەزیری پەروەردە و سەرۆکی کۆنفیدراسیۆنی ڕەوەندی کوردستانی لە دەرەوەی وڵات کە تیایدا دەستکەوتێکی زۆر گەورە بەڕاستی هەنگاوێکی زۆر گەورە نراوە بە ئاراستەی خزمەتکردن بە زمانی کوردی، بە ئاراستەی خاوەنداریەتیکردنێکی باشتر لە ڕەوەندی کوردستانی لەمەی پێشتر هەبووە بە دامەزراویکردنی ئەو خزمەتگوزاریانی کە وەزارەتی پەروەردە پێشکەش بە ڕەوەندی کوردستانی دەکات لە دەرەوەی وڵات. بۆیە خۆمان زۆر بە خۆشحاڵ دەزانین. جارێکی تریش بە ناوی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان و بە خێراتنی هەموو لایەکتان دەکەین بەخێر بن سەر شاوان. ئێستاش داوا لە بەڕێز دکتۆر ئالان حەمد سعید وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەکەین بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتەیەک. بەناوی خۆی گەورە و میهرەبان، ڕۆژتان باش. ڕێزدار جەنابی کاک شیفا بارزانی، ڕێزدار کاک دکتۆر سۆران سەرۆکی کۆمەڵەی کۆنفیدراسیۆنی کوردستانی ڕەوەندی کوردستانی، ئەندامانی کۆنفیدراسیۆن، بەڕێزان لە ئەنجومەنی وەزارەتی پەروەردە، خۆمان بە خۆشحاڵ ئەزانین وەکو وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بە هاوبەشی لەگەڵ بەڕێزان لە کۆنفیدراسیۆنی ڕەوەندی کوردستانی ئەمڕۆ یادداشتێکی لێک تێگەیشتنمان هەیە بۆ خزمەتکردنی کوردستانیان لە دیاسپۆرە. وەزارەتی پەروەردە لە ساڵی 2021ەوە بە هەماهەنگی لەگەڵ کۆنفیدراسیۆنی ڕەوەندی کوردستانی کاری گرنگی کردووە بۆ فێرکردنی زمانی کوردی بۆ هەموو ئازیزانەی کە لە دەرەوەی وڵاتن و ویستویانە بەشدار بن لە فێربوونی زمانی کوردی. لەو نێوەندەشدا تا ئێستا 1000 قوتابی یان 1000 کوردستانی بە جیاوازی تەمەنەکانەوە لە تەمەنی هەرە منداڵی هەتا ئاگادە تەمەنی گەورەش لە تاراوگا بەشدار بوون لەگەڵ وەزارەتی پەروەردە کە مامۆستایان بۆ دابین کراوە و بە شێوازی ئۆنلاین وانیان پێوتراوە و فێری زمانی کوردی بوو. لە دەستپێشخەریەک بۆ زیاتر خزمەتکردنی کوردانی تاراوگا و لەسەر ڕاستپاردەی جەنابی سەرۆکوەزیران بەڕێوەبەرایەتی خوێندنی دەرەوەی وڵات لە ناو وەزارەتی پەروەردە کراوەتەوە. کردنەوەیان بەڕێوەبەرایەتیە کارێکی زۆر زۆر گرنگە کە بتوانین بە شێوەیەکی دامەزراوەی بە هاوبەشی لەگەڵ کۆنفیدراسیۆن پێکەوە و بە هەماهەنگی خزمەتی زمان بکەین و خزمەتی بواری پەروەردە و بۆ بواری کلتوری بکەین بۆ کوردانی تاراوگایان بۆ کوردستانیان. ئەوەی کە بەلایەمەوە گرنگە ویژەوەیە ئەم یادداشتە لێک تێگەیشتنە یادداشتێکی گرنگە، یادداشتێکی مێژوویە. گرنجەکەی خۆی لەوە بینێتەوە لەمەولا لە ناو وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ یەکەمین جار لە سەر ڕاستپاردەی جەنابی مەسرور بارزانی بەڕێوەبەرایەتیەک بۆ خوێندنی دەرەوەی وڵات دائەنرێت بۆ هەموو ئازیزانی کە لە دیاسپۆرا. ئەوە خاڵی یەکەم و خاڵی گرنگ کاوێ کارەکان لێرەوە دەبنە کارێکی موسساتی و لەسەر ئاستی بەڕێوەبەرایەتی. خاڵی دووهەم کە بەلامانەوە گرنگە ئەویش دامەزراوەیەکی گرنگی وەکو کۆنفیدراسیۆنە کە پشتیوانی ڕەوەندی کوردیە لە دەرەوەی وڵات، پشتیوانی کوردستانیانە لە دیاسپۆرا لە هەموو کاروبار و چالاکیەکان و بە تایبەتیش لە ڕووی بواری زمان و خزمەتکردنی کولتوری پەروەردەیی. وایە ئێمە ئەمڕۆ لەگەڵ ناوەندێکی گرنگ هەماهەنگیەکەین، لەگەڵ دامەزراوەیەکی گرنگ هەماهەنگیەکەین کە ئەو دامەزراوەیە ئاشنایە بە بەشێکی زۆری کوردان لە دیاسپۆرا کە کۆنفیدراسیۆنی ڕەوەندی کوردستانیە. وایە هەڵبژاردنمان بۆ کۆنفیدراسیۆنی ڕەوەندی کوردستانی نەتیجەی یەک دوو خاڵی زۆر گرنگە. یەک، ئەم کۆنفیدراسیۆنە دامەزراوەیەکی دروستی پەیوەندیکردنە لەگەڵ کوردانی تاراوگا لەسەر ئاست و ڕەهەندە جیاوازەکان. دووهەمیش پێشینەی مامەڵەکردنی وەزارەتی پەروەردەیە لەگەڵ کۆنفیدراسیۆن کە لە 4 ساڵی ڕابردوو ئێمە کاری هاوبەش و
کاری پێکەوەیمان ئەنجامدا و تیا سەرکەوتوو بووین. بۆیە هەڵبژاردننی کۆنفیدراسیۆن بۆ وا گەڕێتەوە لەلایەن وەزارەتی پەروەردە. خاڵێکی دیکەی گرنگ لەم یادداشتی لەکتێگەشتناوەیە کە ئێمە لە وەزارەتی پەروەردە هەموو ئەو ناوەندانەی خوێندن کە لە دەرەوەی وڵاتن بە مامۆستاکان و بە قوتابیەکانەوە لە ڕێگەی کۆنفیدراسیۆنەوە تێکەڵ ئەەکەین بە سیستمی ئیپەروەردە لە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان. واتە هەر ناوەندێکی خوێندن هەر قوتابخانەیەک لە هەر شوێنێکی دەرەوەی وڵات هەیە لەمە دوا داتاکانیان بە دیجیتاڵیەکرێ لە ڕووی مامۆستاکانیان و لە ڕووی ئەو قوتابیانەی کە لەناو ئەو قوتابخانانەی دەرەوەی وڵات ئەخوێنن کە ئاگامان لێ ئەو قوتابخانانە بەشێکی زۆریان بەخۆبەخشی لەلایەن مامۆستا و لەلایەن خەڵکانێکی دڵسۆز و پەروەردکارەوە بەڕێوە برێن کە ئێمە پێویستە بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستان سوپاسی هەموویان بکەین لە پای ماندووبوونی چەندین ساڵەیان کە بە خۆبەخشانە خۆنەویستانە ئەم کارایان گرتوۆتە ئاستۆ. بەڵام ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها کۆنفیدراسیۆنی ڕەوەندی کوردستانی دەمانەوێت لە بەشێک لەو ئەرکە دەستباریان بین، دەمانەوێت لە بەشێک لەو ئەرکە هاوکار و پشتیوانیان بین. بۆیە ئەمڕۆ یادداشتی لەکتێگەشتنەوە ئاژۆکەین کەوابێ خاڵێکی گرنگەوە بوو کە ئێمە داتاکانی ئەوان بە دیجیتاڵیەکەین و حکوومەتی هەرێمی کوردستان لە خاڵێکی گرنگی و یادداشتی لەکتێگەشتناوەیە لەسەر داواکاری ناوەندەکانی خوێندن لە دەرەوەی وڵات کە ئاراستەی کۆنفیدراسیۆنیەکەن، چونکە کۆنفیدراسیۆن تاکە جیهەتە بێ کە پەیوەندی بە ئێمەوەکە ناوەندەکانی خوێندن لە کۆنفیدراسیۆن مامەڵەکەن. ئێمە هەموو داتایەکی دروست لەگەڵ کۆنفیدراسیۆن وەرئەگرین کتێب ئەوەی کە پێویستیانە بۆ فێربوونی زمانی کوردی ئێمە لەسەر ئەرچی حکوومەتی هەرێمی کوردستان بۆیان چاپەکەین و بۆشیان پۆستەکەین هەتا ئاگاتە بەردەم ناوەندی خوێندن. هەموو ئەم کارانە کە ئەکرێ بەبێ بەرامبەر دەکرێت لەسەر ئەرچی حکوومەتەکرێ واتە هیچ شتێک لەسەر ئەو ناوەندی خوێندن و لەسەر مامۆستایان و لەسەر قوتابیان هیچ تێچووکی نابێ تەنانە دەگەل لە دوورترین وڵاتەکانی وەکو ئەمریکا وەکو ئوسترالیاش بن. ئەوەشی کە ئەم کارە ئاکا و بەم کارە هەڵەسێ هاوانهەنگی وەزارەتی پەروەردە بێ لە گەیاندن و بەجێگەیاندنیان کۆنفیدراسیۆنی ڕەوەندی کوردستانیە. بۆیە کۆنفیدراسیۆن لێرە ئەرچیشی گرنگەکات هەموو قوتابخانانە کە لە کۆنفیدراسیۆن وابەستە ئەبنەوە لەلایەن وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەم بە دیجیتاڵی ئەکرێن هەم کتێبیان بۆ دابینەکرێ و کتێبەکانیشان بۆ پۆستە ئەکرێن. خاڵێکی گرنگی دیکەوەیە هەموو ئەو مامۆستایانەی کە لەناو ئەو قوتابخانانەی دەرەوەی وڵات کە بە خۆبەخشی کارەکەن و لە ڕێگەی کۆنفیدراسیۆنەوە پەیوەندیەکەن بۆ وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەتوانن خۆیان و قوتابیەکانیشان سوودمەند بن لە هەموو خزمەتگوزاریە دیجیتاڵەکانی وەزارەتی پەروەردە. کۆدیان بۆ دروستەکرێت. ئێستا ئەمە کتێبخانەی ئەلکترۆنیمان هەیە کە بە هەزارەها کتێبی پەروەردەیی بە زمانەکانی کوردی عەرەبی ئینگلیزی لەناو ئەم کتێبخانە ئەلکترۆنیە هەیە بۆ قوتابیان و بۆ مامۆستایانە دەتوانن لێی سوودمەند بن. پلاتفۆرمێکی گەورە و گرنگمان هەیە کە ئەویش پلاتفۆرمی قوتابخانەکەمە کە لە چەند مانگی ئایندە ئەو پلاتفۆرمەی ئەعلانەکەین دەتوانن لە هەموو خزمەتگوزاریانە سوودمەند بن، دەتوانن لە پلاتفۆرمی خێزان سوودمەند بن. مامۆستایانی ئازیزی تاراوگە دەتوانن لە پلاتفۆرمی ئیڕاهێنان سوودمەند بن پاشەوەی کە بە دیجیتاڵیانەکەین کە زیاتر لە 700 کۆرسی نووسرا و ڤیدۆیی و وەرکشۆپ و گروپکاری کاروباری ڕاهێنانی مامۆستایانی تێدایە. وەرجیا لەوەش ئێمە لە بەڕێوەبەرایەتی ڕاهێنان هەر مامۆستایەک لەو ئازیزانە پێویستی پێوێ لە ڕێگەی کۆنفیدراسیۆنەوە داواکاری بە ئێمە بدرێ ئێمە خولی ڕاهێنانی ئۆنلاین بۆ مامۆستایانی تاراوگەشەکەینەوە. بۆیە ئەم پرۆسەیەکی زۆر گرنگە بۆ ئەوەی کە کۆی گشتی ئەم بابەتانە کۆبکەینەوە. بیرمان لە چەند امتیازێکی دیکەش کردوێتەوە بۆ مامۆستایانی دیکە لە ڕووی معنەوی و هەروەها لە ڕووی ئیداری بەتایبەت کە یەکێک کاتێک کە لێرە مامۆستای ئێمە بۆ لە دەرەوەی وڵات ئێستا لە دەرەوەی وڵاتەژی بیرمان لەوە کردوێتەوە کە ئێستا لە مۆڵەتی بێموچایە چۆن بتوانین هاوکار بین لەوەی کە ئەو مۆڵەتە بێموچەیی بە خزمەت بۆ حساب کرێگەل لە قوتابخانەیەکی دەرەوەی وڵات. بەڵام ئەمە هێشتا لە پرۆسە هێشتا لە کاروباری مشورەت و گفتوگۆکردنە لەگەڵ دیوانی ئەنجومەنی وەزیران نەمانگەیاندۆتەوەی کە بگاتە حاڵەتی بڕیار بەڵام لە گفتوگۆکردنە ئەوانە هەمیان کۆمەڵێک امتیازی گرنگە بن کە لە ڕێگەی کۆنفیدراسیۆنەوە پێشکەش بە قوتابخانەکانی دەرەوەی وڵات و ناوەندەکانی دەرەوەی وڵاتەکە. خاڵی کۆتایی دەمەوێت بڵێمەوەیە ئەمڕۆ ئێمە لە کۆمەڵگەی پەروەردەی بارزانی نەمرین. ئەم دامەزراوە پەروەردەییە تەنها ئەرچیەوە نیە وەکو قوتابخانەیەک سیر بکرێت. ئێرە موساهەماتی موجتەمەعی هەیە، ئێرە بەشداربوونی بۆ کۆمەڵگە هەیە، لێرە خولی زمان بۆ مامۆستا ئەکرێتەوە بۆ ئینگلیزی بۆ زمانی کوردی
بۆیە ئێمە کۆمەڵگەی پەروەردەی بارزانی نەمرمە هەڵبژاردووە لێرە دەتوانین هۆڵەکانی خوێندن کە تەواوی پێداویستیەکان دابین کراوە بۆ هەموو ئەو ئازیزانەی کە دەیانەوێت فێری زمانی کوردی بن بە ئۆنلاین ئێمە تیشکێ خەینە سەر و لێرەوە ئەم خزمەتە دەکەین لە ڕێگەی ئەم کۆمەڵگەیەوە دوجار بڕوانامەی پەسەندکراوی وەزارەتی پەروەردە لە ڕێگەی کۆمەڵگەی پەروەردەیی بارزانی نەمر ئەدرێتە هەر قوتابیەک کە کۆرسەکانی زمان لە ڕێگەی کۆنفیدراسیۆنی ڕەوەندی کوردستانی تەواوەکە و ئەمە خاڵێکی زۆر گرنگە و دەمەوێت کۆتا خاڵ ئاماژەی پێ بدەم لەناو ئەم یاداشتە ئەوەیە ئەمە تەنها بۆ شێوەزاری زمانی سۆرانی نییە و تەنها بۆ شێوەزاری بادینیش نابێ بەڵکو پیتی لاتینیش لە ئایندەیەکی زۆر نزیک لە خۆی دەگرێ بۆیە هەموو کورد لە هەموو شوێنێکی دنیا بە چ شێوەزارێک بە چ جۆرە ڕێنووسێکی سۆرانی یان ڕێنووسی ئەلفوبێ دەنووسێ یا بە ڕێنووسی لاتینی دەنووسێ بتوانێت لێی سودمەند بێ بەناوی وەزارەتی پەروەردە سوپاسی کۆنفیدراسیۆنەکەم بۆ هەماهەنگیان لەگەڵ وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان و سوپاسی پشگیری برای بەڕێز و ئەزیز و خۆشەویستمان جەناوی کاک شیفا بارزانیەکەین کە ڕۆڵێکی گرنگی هەبووە لە پشتیوانیکردنی هەم کۆنفیدراسیۆن هەم لە پشتیوانیکردنی ئەم پرۆژەیە نابێت دڵسۆزانمان لە یادکەین سوپاس بۆ هەموو ئازیزانەی کە لە ماوەکانی ڕابردوو ڕۆڵیان هەبووە کە زیاتر لە 1000 منداڵی کوردیان لە دەرەوەی وڵات فێری زمانی کوردی کردووە بەڵام دڵنیاییە دەین لە هەموو لایەک ئەمڕۆ ڕۆژێکی گرنگە بۆی کە پێمان نایە قۆناغێکی دامەزراوەی قۆناغی موەسسەساتی و کارێکی موەسسەساتی استراتیژی دوورمەودە و هەروەها پێکەوەی بە هەماهەنگی لێکین لەگەڵ کۆنفیدراسیۆن بۆ هیوای هەموو لایەک سەرکەوتوو بێ و کوردستان ئاوادان بێتەوە درێژی بۆ هەموو لایەک. ئێستاش داوا لە بەڕێز کاک ئیسماعیل کامل سەرۆکی کۆنفیدراسیۆن دەکەین بە فەرمووی بۆ پێشکەشکردنی وتەیەک. زۆر سپاس. بناوی کۆنفیدراسیۆنی ڕەوەندی کوردستانی سپاسی سەرۆکوەزیری هەرێمی کوردستان دەکەن، سپاسی جەنابی وەزیری پەروەردە دەکەن، سپاسی جنابی کاک شیفا بارزانی سەرپرشتیاری گشتی دیسکی ڕەوەندی کوردستانی کە ئەو دانوستاندنە کرد و ئەو شتە بۆمە ئامادە کرد. سپاس بۆ ئەو هەموو کار و هاوکاری ئەو چەند ساڵانە وەکو جەنابی وەزیری شارەت پێ کرد. ئەوە 4 ساڵە پەیوەندی کۆنفیدراسیۆنی ڕەوەندی کوردستانی لەگەڵ وەزارەتی پەروەردە هەر بەردەوامە. مە بزانن کە نزیکی 3.5 ملیۆن تا 4 ملیۆن کوردستانیان لە دیاسپۆرا دژین لە ئەوروپایە، لە ئەمریکایە، لە کەنەدایە، وڵاتی دیتری جیهانە. جیلی دووهەم و سێهەمی کوردستانیان مناڵیان بەڕاستی پێویستیان بە فێربوونی زمانی کوردی هەیە. وەلەو 3-4 ساڵە کە ئێمە هاوکار بوون لەگەڵ وەزارەتی پەروەردە بە شێوەیەکی زۆر ئیجابی ئێمە زۆر سپاسیەوان دەکەین کە یارمەتی ئێمەدان و لە بیدایەت وەکو پەیداکردنی مامۆستا بە زمانی سۆرانی دوایی بادینی وەکو جەنابی وەزیری ئیشارەت پێ کرد کە ئەوە کوردی لاتینیژی لە ڕگایەوە هیویدارن کە بکارن پێکەوە ئەو ئارمانجی گەورەی کە جەنابی سەرۆک بەرزانیش ئیشارەت پێ کرد زمانی کوردی زمانی زۆر گرنگە بۆ خەڵکی دیاسپۆرا بۆ مناڵانی ئێمە لە دیاسپۆرا بەڕاستی هەگەر ئێمە ئەو کارە نەکەن خەتەرێکی زۆر لەسەر مناڵی ئێمە هەیە کە ئیترەوە جیلی دووهەم و سێهەمە کە فێری زمانی کوردی ڕەنگە بەباشی نەبن. خۆشک و براین خۆشەویست ئێمە وەکو کۆنفیدراسیۆنی ڕەوەندی کوردستانی ئامادەنە بە هەموو شێوەیەک وەکو جاران کە ئێمە هاوکار بوون هەر بەردەوام بن لە هاوکاری لەگەڵ وەزارەتی پەروەردە. لە پاش کۆنگرەی بەرلین کە پێش 3 مانگە بووە نووسینگەهێکمان هەیە بە ناوی نووسینگەهی زمانی کوردی و چاندی کوردی و پەیوەندی لەگەڵ مامۆستە زمانی کوردی. هەروەها ئەوە تقریبا 9 ساڵە کە فدراسیۆنێکی ناودەوڵەتی هاتیە دامەزراندن بە ناوی فدراسیۆنی مامۆستەی زمانی کوردی لە دیاسپۆرا. ئیتر ئێمە بە هەموو بەدڵخۆشی ئێمە سپاسی ئێوە دەکەن وەزارەتی پەروەردە سپاسی هەموو ئەو جهودی هاتیە کردن چ لە لای کاک شیفا بە چ لە لای وەزارەتی پەروەردە بە چ لە لای کارمەند و کەسانی کە لە وەزارەتی پەروەردە ئیش دەکەن ئێمە بەدڵخۆشی ئەو ئەرکە لە سەرشانی خۆیدا دێنن و هیویدارن سەرکەوتنێکی بلند بینە پێش لە خزمەتی کورد و کوردستان. زۆر زۆر سپاس.
ئێستاش بەڕێزان بەرەو ساتە مێژوویەکە دەچین، ساتی واژۆکردنی یادداشتنامەی لە یەک تێگەشتن لە نێوان وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان و کۆنفدراسیۆنی ڕەوەندی کوردستانی لە دەرەوەی وڵات. داوا لە هەردوو بەڕێز جەنابی وەزیری پەروەردە و سەرۆکی کۆنفدراسیۆن دەکەین بفەرمونون بۆ ئێرە بۆ واژۆکردنی یادداشتەکە. پیرۆزە لە هەمووان، پیرۆزە لە حکوومەتی هەرێمی کوردستان، لە وەزارەتی پەروەردە، لە کۆنفدراسیۆنی ڕەوەندی کوردستانی لە دەرەوەی وڵات، لەو کوردستانیانەی لە دیاسپۆرا دەژین، بە هیوایەوەی ئینشاءڵڵا لەمە دواتوانین خزمەتیشی گەورە و بەرچاوتر بە زمانی شیرینی کوردی، بە زمانی دایک بکەین بەکاری هەماهەنگی لەگەڵ کۆنفدراسیۆندا. دووبارە سپاس بۆ هەمولایەک بەخێر بێن سەر چاوان. ئەوە 4 ساڵ پەیوەندی و هاوکاری ناو کۆنفدراسیۆنە ڕەوەندا کوردستانی و وەزارەتی پەروەردە لە هەرێمی کوردستان هەیە، پەیداکردنە مامۆستا بۆ فێربوونی زمانی کوردی بە سۆرانی و بە بادینی دەستمان پێ کرد و ئێستەژی بە کورمانجی دەستمان پێ دەکەن. داخوازشێ ئەوە کە نزیکی 3 ملیۆن و 4 ملیۆن کورد لە دیاسپۆرا هەیە لە دەروی کوردستان دەژین، بۆ خزمەتە زمانی کوردی، بۆ فێربوونە زمانی کوردی. ئەوە 3-4 ساڵە پەیوەندی ئەمە بەهەفتوورە هەیە بە حەزاران قوتابی و خوێندەوان تەمەنی 5-6 ساڵیدا حتا تەمەنی 68 ساڵی و 69 ساڵی بەشداری وان دەوراتی فێربوونی زمان بوونە و ئەوە ئیرۆ پەیمانەکە هاتە نویساندن ناو کۆنفدراسیۆنە ڕەوەندا کوردستانیدا وەزارەتە پەروەردەدا وەکو سەرۆکی کۆنفدراسیۆنە جەنابێ وەزیر ئالان وەکو وەزیری پەروەردە ئەو پەیمانە موافقە لەسەر کردیە کە دانوستەندنێمە هاوکاریامە و هین بەهێزتر ببە بۆ خزمەتە زمانی کورد، بۆ خزمەتە کورد و کوردستان. ئیرۆ ڕۆژێکە گەلێکی گرنگە من هەرێما کوردستانێنە و مە سینۆر ji بۆی زمانمە ئیرۆ سینۆر ڕاکردن. ئیرۆ مە سینۆرێ دەولەتە ڕاکرد لەسەر ئۆنلاین ئەم گەلێکێ سپاس دکەن ji بۆی وەزارەتە پەروەردەیە باشوورێ کوردستانی و پشتگیریامە کرد vê warîda warê zimanda û em her bijî Kurd her bijî Kurdistan hebûna me zimanê me ye, zimanê me hebûna me ye, bê ziman jiyan nabe. ئیرۆ ئەم گەلێکی پێ کێفخۆشحاڵن و ئیرۆ سینۆر ji بۆی زمان هاتە ڕاکردن و لە کودا دنیایە بێ ئۆنلاین سەرهێل ئەمکارن زمانی کوردی فێری پێشەڕۆژە خوا زارۆکێ خوا و داهاتوویە خوا بکەن. ئەڤ بۆ مە گەلێکی گرنگە ji ber ku ziman hebûnameye. بێ زمان نەتۆ نابێ. ساڵین هەفتێ و پێنجاوە ئەم زمانی کوردی دپارێزن ئەم گەلێک چالەکیین بەهێز دەربارەی زمانی کوردی زمانی دایکێ دەل دیاسپۆرا هەیە میناک ینی لە خوێندەگەهین فەرمی زمانی کوردی بوویە فەرمی زارۆکێمەی کوردارە دیاسپۆرا هەو قاسی گرنگ ئەم دبینن لێ ئیرۆ ڕۆژێکە گەلێکی دیرەکیە ژە ئالێ بارەگا جەنابێ سەرۆک مەسعود بارزانی ئەو ژمەرە گەلێکی ینی ئەمانەتێکی تخێ دەستێمەدە دیاسپۆرا ئەمانەتی خوینە شەهیدان تخێ دەستێمەدە لە دیاسپۆرا بێوەستان ئەم خزمەتێت بەر دەربارەی زمانی کوردیدا زارۆکێ خۆرە زارۆکێ خۆرە بکن بێوەستان وێ خەباتێ مێ برێڤە بن ئیرۆ پەیمانێک ناوبەرە وەزارەتێدا وەزیر و ناوبەرە کۆنگرە کۆمیتەیە
دیاسپورا هاتا امزاکرین جه دلخوشیه گلکی گشبینم از دوی بهوری دمگوی کارو خباد بر زمانی کردی دا و بر دوام بی گلک تشتینه گوتن گلک بنگه زمانی کردی را دیاسپورا هاتیه داین لی ایرو دیسا از خود وگرینم روجهلاتا ناوین از وی هر کسی ما لی اگر مبزمانی خوا آخفتم هنگی دیار دبیگو از کردم زمانیم کردیه کسایتیه مهیا بجی کرد و کردستان به وستان می خبات کن.